وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەنجامی زانکۆڵاینی بۆ دەرچوانی 12 ئامادەی بڵاو کردەوە. ئەمساڵ 57,980 قوتابی دەرچوون، لەو ژمارەیە 54,247 قوتابی داواکاریان پێشکەش کردووە، لەبەر ئەوەی 65,476 دەرفەتی وەرگرتن ڕەخسێنراوە 197 قوتابیانی ئەمساڵ و قوتابیانی ساڵانی ڕابردووش کە داواکاریان پێشکەش کردووە وەرگیراون. سەبارەت بە دەرچوانی هەردوو لقی ئامادەی زانستی و وێژەیی ژمارەکە بریتی بوو لە 57,980 دەرچوو کە بریتی بوون لە دەرچوانی زانستی وێژەیی و خوێندنگە نێودەوڵەتیەکان و هەروەها خوێندنگە پیشەییەکان. 57,980 دەرچوو لە وەزارەتی پەروەردەوە ئەمساڵ ئامادەییان تەواو کردووە. زانکۆڵاین ئێستا کراوەیە ئەتوانن ئەنجامەکانیان وەربگرنەوە لە هەمان سایتە لە هەمان شوێنە. ئەعتراز بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام دەبێت. دەوامی فەرمی قۆناغی یەکەم لە 26 دەست پێکە 26 دەی 2025 دەوامی فەرمی قۆناغی یەکەم دەست پێ دەکە. بۆیە ئەوانەی کە ناویان دەرچووە ئەبێ پەلە بکەن لە خۆتۆمارکردنیان لەو شوێنەی کە ناویان دەرچووە بۆ ئەوەی فریای دەوام بکەن و هیچ دەوامیان لە کیس نەچێت. خۆمانمانزانیەوە کە لە 100% هەموو توانای زانکۆکان فراوان بکەین. لای خۆشیەوە وەزیری خوێندنی باڵا دەڵێت ئەمساڵ نمرەی وەرگرتنی قوتابیان لە زانکۆکان دابەزیوە، بە جۆرێک هیچ ساڵێک ئەوەندەی ئەمساڵدا نەبەزیوە. دەشڵێت لە ڕاستیدا زانکۆکانی هەرێم شوێنی لە 130 ئەو ڕێژەیان هەیە کە ئێستا دەرفەتی خوێندنیان بۆ ڕەخسێنراوە. توانای طبیعی ئاسایی زانکۆکانی ئێمە 100% ئەوەیە کە ئێستا ئەمەوەری دەگرن 100%. یعنی ئێستا ئەو پڕی بتوان 30,000 ڕەنگە بتوانین وەربگریت، بەڵام ئێستا نزیکی 50,000 بەسەرەوە هەموو ساڵێک دێتە وەزارەتی خوێندنی باڵا. ئەو 20,000 تر ئەگە دەرفەتیان لە وەزارەتی خوێندنی باڵا بۆ دابین نەکرێ، ئەگەر لە وڵاتی خۆیان و زانکۆکەکانی خۆیان و پەیمانگای خۆیانە بۆ دابین نەکرێ، خوشک و برا و کوڕکچەکانی ڕووکە نەکوێ. بۆیە هیوادارم ئەوانەی ئەو جۆرە ئینتیقادانەمانەکەن ڕێگایەکمان پیشان بدەن، ئەلتەرناتیڤێکمان پیشان بدەن، هاوکارمان بن بۆ ئەوەی چی بکەین لەم سەرمایە مرۆیی خۆمان. ئایا پەژموردە و بێئومێدیان بکەین یا باشتر وایە لەناو زانکۆکانی خۆمانە دەرفەتی خوێندنیان بۆ بڕەخسێنن بۆ ئەوەی هەم هەڵوەدای ئەم لاولانە بن. بڕیار وایە پرۆسەی خوێندنی ئەمساڵ لە زانکۆ و پەیمانگەکانی هەرێم لە 26 ئەم مانگە دەست پێ بکات. بۆیە دەبێت تابیان بازوویی مامەڵەی خوێندنی خۆیان ئەنجام بدەن لەبارەی دەستەبەر کەفیلیشەوە ئاسانکاری دەکرێت تا کۆتایی سمستەری یەکەم. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.